بەناوی خوای پەروەردگار هایزان و خۆشەویستانی پەیام خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی نوێ و لە وەرزی نوێی کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەتانان لە بەرنمەیەکی نوێ بە ناونیشانی لە پشتەوەی ڕووداوەکان بزانین چی دەگوزارێت کە هەفتانە ڕۆژانی پێنجشەممە کاتژمێر حوتی ئێوارە لە خزمەتان دەبین بۆ شەن و کەوکردنی ئەو ڕووداوانەی کە ڕەنگە تەنها ڕووکارەکەیان گەشت بێتە لای ئێوە یا ئەو زانیارە نەبیستیاوانەی کە لە ناو ڕووداوەکاندا بەدەست ئێوە نەگەشت بێت و سەرداوەکانتان بۆ ڕێک دەخینەوە و دوجار دیوە جیاوازەکانی ڕووداوەکانتان بۆ دەخینەڕ بۆیە ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی گرنگی هەفتەمان پرسمان کۆ کردوێتەوە بۆی کە لە بەرنمەی لە پشتی ڕووداوەکانەوە ئەم شۆ پێشکەشتان بکەین کە چەند تەوەرێک لە خۆ دەگرن تەوەری یەکەمیان باز لە خۆپیشاندانی قوتابیانی زانکۆ پەیمانگاکان و دەرەنجامەکەی دەکەین تەوەری دووەمیان باز لە کۆچی بەلێشاوی گەنجان و بۆچی ڕێگای بلاڕوسیا بۆتە شار ڕێگای کۆچ بە تایبەتی بۆ گەنجانی هەرێمی کوردستان و تەوەری سێمیان دێنە سەرەوەی کە لە دوای هاتنی تالیبان و گرتنەدەستی حکم لە ئەفغانستان یەکەم ئاهەنگی دەرچوونی خوێندکاران یا قوتابیانی زانکۆ پەیمانگەکان لە یەکێک لە زانکۆکانی ئەفغانستان بەڕێوە چووە بابزانین ڕەنگە خەڵکانێک باوەڕیان وا بوو بێ کە بزوتنەوەی تالیبان بەو حکومەی کە دەیکا باوەڕی بە هەندێک شت نەبێ یاخۆ توند و تیژ بێت بابزانین چۆن ئەو مەراسیمەیان بەڕێوە بردووە و کێ بەشداری کردووە چۆن بەشداریان کردووە دیمەنەکانتان بۆ بگوازینەوە و یەکێکی دیکە لەو دۆسیە گرنگانە کە گرنگن ڕوویانداوە ئەوانن کە دیارە لە کایی وەرزشیایە محەممەد ئەبوتریکە یاریزانێکە کە ئێستا لە دنیای سۆشیال میدیایە زۆرترین پۆستی لەسەر دەکرێت بەشێکی کەم لە پۆستەکان دژایەتیکردنی محەممەد ئەبوتریکەیە بەڵام زۆرینەیان پشتیوانیەکی ڕوون و ڕاشکاوی محەممەد ئەبوتریکەیە بابزانین محەممەد ئەبوتریکە چی وتووە چی کردووە کە بەم شێوازە هەم دژایەتی دەکرێت هەم پشتیوانی دەکرێت کە هێشتا بابەتێکی گەرمی بەشێک لە میدیا جیهانیەکان ئەم چوار پرسەتان ئەمڕۆ بە کۆمەڵێک زانیاری جیاواز و نەوتراوە بۆ شەن و کەو دەکەین بۆ یەتاکۆتایی لەگەڵمانە بن بابەتی یەکەمیان دێنە سەر خۆپیشاندانی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان لای هەمووتان ڕوونە کە چەند ڕۆژێک خۆپیشاندان بە تایبەتی لە سلێمانی سەری هەڵدا لە هەندێک لە شار و شارۆچکەکان لە نمونە لە سلێمانی لە هەڵەبجە لە ڕانیە لە کەلار لە هەولێریش تەنانەت خۆپیشاندان ئەنجام درا بابزانین ئایا ئەم خۆپیشاندانانەی کە ئەنجام دراون دەرەنجامەکان بەکوێ گەشت بۆچی سەرکوت کران کێ سەرکوتی کردن دوجار دوو شتی جیاواز کە بینیمان لە سلێمانی ئەتوانم بڵێم هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کۆمەڵێک لە قوتابیان کۆبوویەوە لە هەولێر سەرۆکی حکوومەت کۆبوویەوە جیاوازی ئەم دوو کۆبوونەوە لە تێڕوانینی قوتابیانەوە چییە و هەروەها کامیان سیفەتی کۆبوونەوەی لەگەڵ قوتابیانە هەیە کامیان دەسەڵاتی جێبەجێکردنی داواکاریەکانیان هەیە ئەی قوتابی بە کامیان دڵخۆش بووە بابزانین ئایا ڕۆژی یەکشەمە کە دووبارە دەوامی زانکۆ پەیمانگاکان دەست پێ دەکاتەوە ئایا خۆپیشاندانیش جارێکی دیکە سەرهەڵ دەداتەوە یاخۆت ئەوەی کە ئەنجام دراوە کۆتایی پێهاتووە هەم لە ڕوویەوەی کە بە زەبر و زەنگ کۆتاییان پێهێنا و هەم ئایا کۆبوونەوەی پاڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی لەگەڵ بەشێک لە قوتابیەکان توانیوێتی وا بکات کە ڕای گشتی یا زۆرینەی قوتابیان بگۆڕێلەوەی کە داواکاریەکانتان بۆ جێبەجێ دەکەین بە مەرجێک کۆتایی بە خۆپیشاندان بهێنن کە بە دڵنیاییەوە کۆتاییاتن بە خۆپیشاندان جێبەجێکردنی مەرجەکان کۆتاییاتنە بە خۆپیشاندان دەچینە لای هەندێک داتا و زانیاری بابزانین ئەمساڵ ئێمە تاوان داواکاری سەرەکی قوتابیان پێدانی دەرماڵە بوو بابزانین چەند قوتابیمان هەیە لە هەرێمی کوردستان لە ناو زانکۆ پەیمانگا حکومیەکاندا پێویستە چەند دەرماڵە وەرگرن کەی دەرماڵەکان ڕاگیراون کۆی گشتیان دەکاتە چەند کۆمەڵێک داتامان هەیە ئەگەر سەیری ئەم داتایانە بکەین کۆی ژماری قوتابیانی زانکۆ پەیمانگا حکومیەکان ئێمە باز لەوە دەکەین ئەوانیان کە حکومین 150,000 قوتابیمانەیە هەرچەندە بە دوواداچوونی زۆرم کرد بۆی کە ڕێژەی دەقیقتر وەرگرین هەندێک ئاماری جیاواز هەبوو لەوەی کە تەنانەت لیژنەی پەروەردەش ئاماری ورتر لەمەی زیاتری لا نەبوولەوەی کە پێم بڵێ 150,000 قوتابی هەندێک باز لە 155,000 دەکەن بەڵام ئەگەر 150,000 قوتابیەکە وەرگرین بزانین پێدانی دەرماڵە بۆ 150,000 قوتابی چۆنە خۆ هەمویان بە یەک جۆر دەرماڵەیان پێ نادرێت سێ جۆر دەرماڵە هەیە لە ڕابردوودا هەبووە دەرماڵی یەکەمیان بۆ ئەو قوتابیانی کە ماڵیان لە ناو شارە واتە گەر زانکۆی سلێمانی لە نظر بگرین لە ناو زانکۆی سلێمانی کە لە ناو شاری سلێمانی لە قلیاسان یا کەمپی ناو شاری سلێمانیە بزانین ئەو قوتابیانی کە ماڵیان لە ناو سلێمانیدایە دەبێت چەند وەرگرن بۆ هەر قوتابیەک دەبێت 40,000 دینار حکوومەت هەرێمی کوردستان بدات بۆ ئەوانەی کە
ماڵیان لە ناو سلێمانیە و لە زانکۆی سلێمانی دەخوێنن بەڵام ئەمانە مافی بەشداریکردنیان لە یا مافی وەرگرتنیان لە بەشە ناوخۆییدا نییە. دێنە سەر بەشی دووەمیان بزانین بەشی دووەمیان قوتابیانی بەشە ناوخۆیی لە دەرەوەی شار ئەوانەی کە دەچنە ناو زانکۆکانەوە بەڵام لە شوێنی خۆیان زانکۆنیە دەبێ بچن بۆ شوێنێکی دیکە دەبێ 6,000 دینار وەربگرن و دەبێ بەشە ناوخۆییشیان پێ بدرێت. ئایا مەرجە هەموو ئەمانەی کە لە دەرەوە دێن بەشە ناوخۆییان پێ بدرێت هەندێک جار گرفت دروستە بێ بەشە ناوخۆیی کەمە لەوەی کە بەشە ناوخۆییان پێ نادرێت ئەو کاتە ئەمانە 6,000 دینار وەرناگرن ئەوانەی کە لە جاران وابوو کە بەشە ناوخۆییان پێ نەدرا 100,000 دیناریان پێدەدرا. بەڵام با ئێمە حساب بکەین ئەمساڵ سەرجەم ئەو قوتابیانە کە لە دەرەوەی شار دێنە ناو شارەکان بۆ زانکۆ ئەگەر لە بەشە ناوخۆیی وەرگیرامن 6,000 دیناریان پێدەدرێت. باش دوای ئەمە با بچینە سەرەوەی کە بەشە بوجەی پێویست بۆ دەرماڵەی قوتابیانی ناوشار کە باسمان لەوە کرد 40,000 دینار وەرەگرن. چەند قوتابیمان هەیە 84,000 قوتابیمان هەیە لەوانەی کە ماڵیان لە ناوشارە و ناچنە بەشە ناوخۆیی لە ڕابردوودا وابوو کە بە بڕیارێک لە 2014 پێم وایە مانگی 11 بوو حکوومەت یاریمی کوردستان ڕایگرت دەبێ 40,000 دیناریان پێ بدرێت. کۆی بوجەی پێویست بۆ هەر مانگێک کە 84,000 قوتابیمان هەیە و دەبێت 40,000 دیناریان پێ بدرێت دەکاتە 3 ملیار و 360 میلیۆن دینار دەبێت حکوومەت یاریمی کوردستان مانگانە ئەوەندە پارەبەست بۆ قوتابیانی ناوشار بدات کە 84,000 قوتابین. باشە بۆ ئەوانەی کە لە دەرەوەی شارن ئەوانەی کە لە دەرەوەی شاورن بوجەی پێویست بۆ دەرماڵی قوتابیانی دەرەوەی شار چەند قوتابیمان هەیە 66,000 قوتابیمان هەیە 60,000 دیناریان و دەبێت پێ بدرێت وەک ئاماژەمان بۆوە کرد هەیەە لەوەی کە ئەگەر لە دەرەوەی شاراتی بێت و بەشە ناوخۆیی پێ نەدرابێت بە پێی مەرجەکان لە بری 60,000 دەبێت 100,000 پێ بدرێت بەڵام ئێمە 60,000 من حساب کردووە لە 66,000 قوتابیەکە ئەگەر 60,000ەکەیان پێ بدرێت 3 ملیار و 960 میلیۆن دینار دەکات. باشە دەچینە سەر کۆی گشتی. کۆی گشتی قوتابیەکان وەک ئاماژەمان پێکرد 150,000 قوتابی لە زانکۆ پێمانگە حکومیەکان هەمانە ئەو دوو بڕە جیاوازی کە کۆی دەکەنەوە دەکاتە 7 ملیار و 320 میلیۆن دینار پێویستە مانگانە حکوومەت پارە بداتە قوتابیان ئەوانەی وەکو کە دەرماڵە حسابیان بۆ دەکەین. ئەماوە بابینە سەر خۆپیشاندان و دەرەنجامەکانی ئەوەی کە لە ناو خۆپیشاندانەکانە بینیمان بە تایبەتی پێشەوەی کە هەندێک تونند و تیژی لابەلای لێ بکەوێتەوە خۆپیشاندانێکی جوان بە کۆمەڵێک دروشمی جوان لە بەردەم زانکۆ لە ناو زانکۆکانە بوو بەڵام بینیمان هێزانیەکان لە سلێمانی چۆن حرەمی زانکۆیان شکاند بینیمان لەسەر شەقامەکان چۆن شەقیان لەسەری قوتابی زانکۆدا بینیمان چۆن بە گازی فرمێسک ڕێژ بە کارەبا بە دار و بە بۆری پلاستیک قوتابیانیان ڕاونە ئازار و شکنجەیاندا بە فیشەک تەنانەت وەڵامی قوتابیانیان دایەوە بۆیە دوو لە قوتابیان لە سلێمانی بریندار بوون دوو لە قوتابیانی سلێمانی بریندار بوون بەڵام دوجار هاتن دەوامی زانکۆ پەیمانگەکانیان ڕاگرت کە دەوامی زانکۆ پەیمانگەکانیان ڕاگرت لە هەولێر سەرۆکی حکوومەت لەگەڵ بەشێ لە قوتابیەکاندا کۆبوویەوە لە سلێمانیش پاڤڵ تاڵەبانی کۆبوویەوە لە ناو لە درێژەی خۆپیشاندانەکانە با لە بیرمان نەچێت دیارە بارگای یەکێتی نیشتیمانی لە سلێمانی مەڵبەندی یەکێتی سووتێنرا خۆشبەختانە لەوێ هیچ کاردانەوەیەکی سلبی نەبوو لەوەی کە وەکو ئەوەی کە لە ڕابردوودا بینیمانە لە هەرێمی کوردستان ڕوو دەدات کاتێککە بارگایەک ئەگەر بەربەرد بکەوێت یا تووڕێی خۆپیشاندەران بکەوێت چۆن هێزانیەکان وەڵامیان داوەتەوە خۆشبەختانە لەوێ شتێکی کەوتۆ جگە لە تندوتیژیەک بەدار یاخود بەبەرد لە نێوان هێزانیەکان و قوتابیەکانە نەبوو شتێکی کەوتۆ ڕوونەدا هەرچەندە بریندار لە ناو هێزانیەکاندا هەبوو بە حکمەوەی کە هەندێک لە تەلەبەکان بەردیان دەوەشاند بە زەبری هەست کۆتایی بەم خۆپیشاندانە هێنرا وەک ئاماژەم پێکرد سەرۆکی حکوومەت لە هەولێر کە بەداخەوە زۆر بێ ئاگایانە هاتن ژێرکەوتنی ئاڵای کوردستان کە گوایە ژێرپەی قوتابیەکان خراوە کردیانە پاساوێک لەوەی کە ئەمە بەلاڕێدا دەبرێت سوکایەتیە بە ئاڵا و بە پیرۆزیەکانی نیشتیمان لە کاتێکدا دوجار دەرکەوت کەوانە بوو بەڵام بەداخەوە سەرۆکی حکوومەت بێگەڕانەوە بۆ با بڵێم هەندێک زانیاری و باگراوەندی ڕابردووی ڕووداوەکان کەوتە ناوەم هەڵەیەوە هەرچەندە جوهجار پێم وایە جێگرەکەی داوای لێبوردنی کرد لەوەی کە لەسەر ئەوەی کە لەسەر ئاڵاکەوترا بوو لە سلێمانی لە پشتی ئەم ڕووداوانەی کە ڕوویدا چی بوو دیارە من ئاماژە بەوە دەکەم لەوەی کە بە تایبەتی پاڤڵ تاڵەبانی بۆچی کۆبوویەوە خۆ معلومە داواکاری قوتابیان ڕەوایە لە ساڵی 2014ەوە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران دەرماڵی قوتابیان ڕاگیراوە هەرچەندە
یەکەم داواکاریان دەرماڵە بوو بەڵام کۆمەڵێکی دیکەی داواکاری بە شوێنە هات کە خراپی ناو بارودۆخ و خزمەتگوزاری ناو بەشە ناوخۆیەکان ناوزانکۆکان دەستێوەردان هەموو ئەمانە بوو. لە دوای 8 تەمووزەوە با پشتی ڕووداوەکان بگەڕێنەوە بۆچی بە زەبری هێز سەرکوت کرا لە پشتی ئەم ڕووداوانە و ئەمە گوزارە لە دوای 8 تەمووز و پەروباڵکردنی لاور شێخجەنگی لەلایەن پاڤڵ تاڵەبانیەوە ئێستا هەر ئاڵۆزیە کە لە سلێمانی ڕوو بدات دەباشان پەنجەی تۆمەت بۆ لالەزار درێژ دەکات. لالەزاریش پشتیوانی خۆی ئێستا خۆڵ ناگرێ ناشارێتەوە بۆ هیچ گردبوونەوە و ناڕزایەکی تێکە لە شارەکانی هەرێمی کوردستاندا دروست دەبێت و ڕاستەوخۆ ڕەخنە لە حکوومەت و ئەگەر لە سنووری پارێزگای سلێمانیش ڕووداوەکان ڕوو بدەن ڕەخنە لە یەکێتیش دەگرێت. ئێستا کە بارودۆخ و ململانی نێوان دەباشان و لالەزار چووەتە قۆناغێکی تند و تەنانەت وەک دەوترێت پرۆسەی پاکتاوکردنی یەکتریەوە ترسی دەباشان لەوەدایە لاور شێخجەنگی خەڵکی نزیک لە خۆی بخزێنێتە ناو قوتابیان و خۆپیشاندانەکان و بەلاڕێدای ببن کە ئەوەش وای کردووە یا واشی کرد دەوامی زانکۆ پەیمانگاکان بۆ ماوەی هەفتەیەک ڕابگیرێت تا و کاتێ بارودۆخەکە کۆنتترۆڵ بکرێت. باشە پاڤڵ تاڵەبانی لەگەڵ قوتابیەکانە کۆبوویەوە هەندێک دوجار لە سوۆسیال میدیاش کاردانەوەی جیاوازی بە دوای خۆی داهێنا. من یەکێک لە میوانەکانی پاڤڵ تاڵەبانی لێرە میوانمە من دەمەوێت بزانم وەکو ناڵێم نوێنەری هەموو قوتابیان وەکو ڕایەکی زیندوی ناو قوتابیەکان بزانم ئایا ڕای قوتابیان چییە لەسەر دیداری سەرۆکی حکوومەت و پاڤڵ تاڵەبانی بزانم کامیان خاوەنی ئەوەیە کە دەسەڵاتی هەبێ و دەبێت جهەتی پەیوەندیدارە لە جێبەجێکردنی داواکاریەکان و ئایا قوتابیانیش بە کامیان دڵخۆش بوون ئایا لە دڵخۆشی خۆیان تێگەشتون یانە. ئەو میوانەی کە لێرە هەما ئەویش خاتوو هاوناز بەهاتین قوتابیە خاتوو هاوناز ئەگەر بیتە ئێرەوە بەخێر بیت. زۆر سپاس ئێوارتان باش. زۆر سپاس ئێواری تۆش باش. ئەم سەرۆکە چییە بەسەر؟ هۆ نازناوی خۆمە دواتر نەکرێ بەشتی تر. چۆن نازناوی خۆت؟ لە تقریبا لە مناڵیەوە بە سەرۆک بانمەکەن لەبەر خەونەکەم کە بووی سمە لەدات تۆ بم بە شتێکی ترە و نازنام لێنراوە. باشە کاتە دەبێت ئێستا زۆر وتوریابی لە کایی سیاسی و لە دانیشتن و وانە؟ چۆن بوو بەشداری کۆبوونەوەکەت کرد لەگەڵ پاڤڵ تاڵەبانیە؟ بەڵێ بەشداریکردنی ئێمە وەک کۆمەڵی خوێندکار کە عادەتمان نزیکی سی خوێندکارە بۆ چین بۆ بینینی پاڤڵ تاڵەبانی پەیوەندیان پێوە کردین ئەویش لەن کۆمەڵێک ڕێخەر بوو کەیشەکان ڕێخەر بۆ حکومەی زۆرینان ئەوان لەناو زانکۆیان هاوڕێی ئێمن ئاگادارنەوەی کێ دەنگی دلێری هەیە کێ دەنگی ناڕازیە و مەرجیش بوو ئێمە لایەنگر نەبین بە هیچ حیزبێکەوە کەسانی بێلایەن بین و بەتابەتیش یەکێتی نەبین بۆی کە ئێمە ڕۆشین لەوێ بتوانین دەنگی خۆمان بگەێنین وەکو لایەنگرێک یەکێتی نەبێ بچین لەوێ. باشە ینی پێت وایە قوتابیەکی لایەندار بۆی نییە داوای مافەکانی خۆی بکە ڕۆڕی ئەتوانێت بێگومان ئەتوانێت بەڵام وەکو شتێکی تازە لەبەرەوەی ئەو شتە کراوە پێشتریانی بۆ نە کۆمەڵی خوێندکاران کە سربەیەکێتیە بەخۆیان ڕۆشتون ئەودایان کردووە بەڵام ئەم جارە شتێکی جیاواز بوو کە ئێمە کۆمەڵێک کەس بین کە بە هیچ جۆرە سەر بە هیچ لایەنێک نەبین. بەڵێ پێت وایە پاڤڵ تاڵەبانی بێئاگا بوو لە داواکاری قوتابیان لەوەی کە ئێوە لە پێشەوە ینی پێی بڵێن؟ بەڕاست پاڤڵ تاڵەبانی کە قسەمان لەگەڵی کرد حەقەتەن وابشانیا کە ئەو بێئاگایە لەو شتانەی کە هەیە بۆیە وتی پێم خۆشە لە زاری خۆتانەوە ئەو داواکاریانە ببیستم خۆشبەختانە زۆ بەڕێزانە پێشوازیان لە ئێمە کرد بەڕاستی ئێمە چوینە ئەوێ وەکو هیچ جێکی تریان قەت تەسەوری ئەومان نەکرد پێشوازی باشەمان لێ بکرێت سەڕای ئەوە چوینە ئەوێ هیچ پشکنینێک و هیچ شتێک نەکرا ڕاستەوخۆ چوینە ئەوێ وەکووە بێ بەماڵی خۆمان ڕۆشتبین تەبان من یەکێتی نیم و سەر بە یەکێتیش نەبووم بە هیچ جۆرە بەڵام ئەو پێشوازیە چاوەڕوان نەکرا بوو بۆ ئێمە چاوەڕشتی زۆر ناخۆشمانەکرد ڕووبات موبایلمان لێ بسەنەنیان تەفتیشی زۆر ناخۆشمان بکەن بەڵام زۆر ئاسایی چوین وەکوی ماڵی خۆمان هەندێکیشتان توانیتانە سەوتەکە تۆمار بکەن. بەڵێ زۆر نۆرماڵ بوو بەلای شێوە کە تەنان بە سابەتی شەوە پێوتین کە پێم وایە سەڵتەکەم تۆمارەکەن ئەگەر من موبایلتان لێ بسەنە چۆن سەڵتی من تۆمارەکەن بۆیە بەلای ئاسایی بوو سەراحەتەن زۆر باش لەگەڵ ئێمە قسەیەکرد میواندارێکی زۆر باشی ئێمە کرد باوکانە گوێی لە داواکاری مناڵەکانی خۆیەگرت. مادام خۆت ناوناوە سەرۆک تمو حەشت هەیە دەبێ و تووریابی لە سیاست بام پرسیارت لێ بکەم دیوێکی سیاسی
دەزانین ئەوەی کە ڕەنگە بەشێکی لەوەی کە پاڤڵ تاڵەبانی یەکێتی بەگشتی دەویست ئەو وەزع کۆنتترۆل بکەوە نەیدەویست بەلا ڕێدا ببرێ خۆپشاندانەکان و بینیمان هەندێک توندوتیژی کەس لەگەڵ خۆمان ئاگداری ئەوەین وەلو من یەکێکم لەوانە بەشداری خۆپشاندان نەکرۆ بە هیچ جۆرە واین گەشتمەتەوە قەناعەتی وەلو سەبەب زۆر بوو بۆی من بەشداری خۆپشاندان نەکەم بەڵام گەشتمەتەوە قەناعەتی حکومەت گوێژ لە خۆپشاندار ناگرێ ئێمە ئەزمموی زۆر خۆپشاندارمان پاڤڵ تاڵەبانی گوێ لێگرتووە سەرۆکی حکومەت گوێ لێگرتووە بەداخەوەی سەرۆکی حکومەت کردی وەلو من بەتەواوی گەم لە دانیشتنەکان نەکردەوە بەڵام بۆی هاوڕەکانمانڵێ لە جیاتی ئەوەی سوودمان پێ بگەێنێ بێڕێزی زیاتری پێگرین کە چاوەڕێ ئەوە نەئەکرا خوێندکار ئاها بێڕێزی پێ بکرێ سەرۆکی حکومەت بیان هەر کەسێک بێ ئەلەویا چۆن ئەبێ ئەوەنە بێ ئاگا بێ باسی ئاڵام بۆ بکاتەوە کە هیچ لە مۆزوعانە بووە خوێندکاران هەمویان زۆر دڵیان پڕە هەمویان عەزێت دراون هەمویان ناحەقیان بەرامبەرکەوە چۆن لێ دووبارە بێڕێزی پێەکەیتەوە ئێمە هەمومان پەستانمان لەسرە هەرێکێک هەمووی دەنگی ناڕازی هەیە باوەڕ ناکەم هیچ کەسێک هەبێ خوێندکاری زانکۆ بێ یەک تۆزبی بکاتەوە ناڕازیە لە وەزاکە ئەگەر یەکێتیش بێخۆشی هەر ناڕازیە سەر بە حکومەتیش بەیانی لایەنگەرێکێک لەم حیزبانە بێ ناڕازیە سی کەس بەشداریتان کرد بەڵێ بێلایەنی تیا بوو ئەوانی کە لێوێ بانکرا بووین هەمووان ئەوانی کە بانگەشکا بنجگە لە ڕێخەرەکان هەمووانە و بێلایەنێ بانکرا بووین و ئەیشانزانی بە تایبەت ینی ڕەنگە خودی تایبەتی هەرێکێکمان نەزانن ئەم لە خۆمان بەشانی تایبەتی خۆمان سەر بە چلانێکن بەڵام ئەکید بوون لەوەی کە ئێمە یەکێتینین کە بانکراین بووێ بەڵام دووسێ کەسی تیا بوو کە جەماعەتی ڕێخەرەکان بوون کە خۆشیان ساڵانی پێشوو نێنەری بڵێ چەند داواکاریتان پێشکەشی پاڤڵ تاڵەبانی کرد حقیقەتەن لە بەسیترین داواکاری تا گەورەترین داواکاری ئەو وتی ئەو نزیکە بێتە لە ساعت دوو بچووکترینیان باز لەوەکەن لەگەڵ ڕێز بۆ بینەران باز لەوە دەکەن تەنانەت تەواڵەتی ناو زانکۆ و بەشناوەکان باسیترین شت کە باس گەورەترینیان چی بوو گەورەترینیان تا حەقی شکۆی زانکۆ شکۆی شەهادە ڕێزگەڕاندنەوە بۆ زانکۆ ینی زۆ داواکاری گەورە باسکرد ینی هیچ شتێک نەما کە باز نەکرێت دامت باسیەوە کرا ئەگەر ئێمە خوێندن تاواکەین چۆن تاعیم بکەین چۆن هەلی کارمان بۆ بڕخسێ باشە ئێستا خۆ ئەمانە بەشێکیان پلانی ینی درێژ خایەنن دەبێت درێژمەودان جێبەجێکردنەکان گرنگترین داواکاریەکان چی بوو کە جێبەجێ بکات ئێمە داواکارەکانمان هەمووی گیان ئەو گوێ لە هەموو داواکارەکانمان گەروتی ئەوە نزیە بێتەوە لە ساعت دوو هەتا دوی شەو گوێتان لێگرم تاوا نەبوو تا دوی نیۆڕۆ تازەیەکەینەوە گوێتان لێ ئەگرم هەرچی داواکاریتانە بەڵام وعدمان لێ وەرگرت کە خۆی وەلە وتمان ئێمە بەڕاستی متمانەمان پێتان نەماوە ئەو تیستیقم پێ بکەن لە ماوەی حەو ڕۆژە ئەو داواکارانی کە ئەو داواکارانە داوا لێبوردن بوو لە خوێندکاران ئەو خوێندکارانەی کە نەحەقیان بەرامبەر کراوە و ئازادکردنی ئەو خوێندکاران و ئەو کەسانەی کە بە ناحەقی دەستگیر کراون وزائیدەن ئەیکێک لەو خاڵانەکە پێم وایە تەرکیزم لەسەری نییە لابردنی و هێزە ئەمنیانە بوو لە لای زانکۆ خۆشبەختانە نەگەشتە ڕۆژێک هەمووی ئەوانە کرا بەڵام هێشتا دوو لە خۆپشاندەرەکان ماون ئازاد بەڵێ ئەوان کە ئیسەکانی ڕێگەما بێتەوە مامۆستا بەرهەمیش ئەمڕۆ ئازاد کرا و ئەو خوێندکارانەی کە ئەوەی خوێندکار بوو بێ ئەکید ئازاد کراوە ئەوانی تر کە خوێندکار نەوبێتن کەسەکان تۆزێکی مابێ داوای لێبوردنی کردووە پاڤڵ تاڵەبانی بە فەرمی بەڵێ ئەو خۆی داوای لێبوردنی کردووە کاک قوبادیش داوای لێبوردنی کردووە ئەم داوای لێبوردنە چی لە گەڕانەوەی شکۆ بۆ قوتابی لەسەر شەقام کە لی دەدرێت بۆ شکانی حرەمی زانکۆ گەڕێنێتەوە ڕەنگە من کە خەڵاتی بەرامبەرتەوە بکەم داوای لێبوردن ڕەنگە دەورێکی نەبێ بەڵام وەکو ڕێزێک جوانە ئەو داوای لێبوردن ئێمە خۆمان تەڵەبمان کرد کە داوای لێبوردن لە خوێندکاران بکرێت چونکە ناحەقیان بەرامبەر کراوە کە تۆ داوای لێبوردنەکەی خوێندکارانی کە بریندار کراون چی بۆ ئەکات قەرەبووی ئێمە هەر چۆنێک تەبەن تۆ خۆپشاندام کە بە چاوەڕێ ئەوش بی کە بە ئیسراحەت لی دەرنەچی هەر شەقەی خۆی هەر جلەیەک ئەخۆی وەلو ئەمە چاوەڕوان نەکراو بوو نابێت خۆپشاندانەکە تێکدرا ئەویش دەستی کەسی تری تیا بووە لە پشتەوە ئێمە هاوڕێمان هەبوو لێ ئەیوت کەسانێک هاتن بێ ئەوەی خوێندکار بن ئەیان ئێمە سەر بۆ زانکۆی باشە زۆر بە کورتی ئەگەر هەشتی تەمووز ڕووی نەدابایە واتە ئێستا دوو هاوسەرۆک هاوتەریب حکومیان کردایە لە سلێمانی باوەڕت بەوە هەبوو کە باڤڵ وەکو ئێستش بێ بانکتان بکات و گوێ لە داواکاریەکانتان بگرێ یانات تۆ خۆت ناوە سەر بەڵێ قەناعەتەکەم ینی من هەتاکو کاک پاڤڵم نەبین بوو قەناعەتم ناکرد ئەو کەسایەتی و ئەتوانێ ئەوە خزمەتکە بەڵام من ئێستا وەک خۆم سیقەی پێ ئەەکەم کە ئەتوانێت شت بۆ ئەم شارەکە بۆ خوێندکارانی بکە باشە نەیوت کەی ئیدی بچووکترین داواکاریەکانتان جێبەجێکە تا گەورەکرینە جیاواز بڵێ ئەو کاتی دانا وتی دەست تەبان خۆشبەختانە دەستکراوە بە هەموو ئەو داواکارن
هەموو هاوڕێکانمان کە ئەوانەی لە ئێمە تووڕەن ئێمە هاتینە دەرەوە ڕۆیکی خۆشمانە بوو بەداخەوە هەموو بۆ هەڵخەڵەتا ویان زانی ئێمەش لە ژوورەوە هەر بۆ خۆشی و بۆ پێکەنینەوە دانیشتین ئێمە هەمومان ڕۆشتین دڵمان پڕ بۆ هەمومان پڕبووین لە ناڕازی بڕاستی هەنێک تا حەدی ئەوەی کە بڵێن بگاتە بێڕێزی ڕەختەمان لە کاک پاڤێڵەگر ئەو قبوڵی ئەکرد ئێوە دڵتان پڕە قسە بکەن زۆ تووڕە بووین بەڵام کە هاتینە دەرەوە ئومێدمان هەبوو دڵخۆش بووین هەمومانە بوو هەڵپەڕین کە هاتینە دەرەوەچکە ئەمانزانی 8 ساعتە ئێمە ئیشێکمان کردووە کاتینە دەرەوە خەڵکۆ دیمەنەی بینی ئێمە خۆشبەختانە هەر ڕۆژە دوای ئەوە دەستکراوە بە ئەو شتان داواکارانی ئێمە کردومانە دەستکراوە بە جێبەجێکردنیان خوێندکاران خوانێنەوە بۆ زانکۆ ئەو داواکارانێکی ئێمە گاندومانە جێبەجێکردنەکەی ئەبینن کەی دەچنەوە سەر داواکاری دەرماڵە کێچنەوە سەر داواکاری دەرمان وەڵەو ئێمە گاندمان بە کاک پاڤێڵ و پێشتیش گەێنراوە بەڵام ئەوە سەر بە حکومە دەبێت حکومە ئێمە داواشمان کرد تەنانەت بڕیارەکە لابرن ئەگەر ئێستا پارەش نییە بەس بڕیارەکە لابرن بۆی لە بوونی ئەوەی کە پارە هەبێت تەرخانی بکەن داواکاری گاندووە ئەگەر داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت وەڵەو سیقەمان بەخشی بە کاک پاڤێڵ ئەگەر داواکارەکانمان جێبەجێ نەکرێت خوێندکاران بەشدارە بنەوە دووبارە خۆپشاندان ئەو هیچ وعدێکی لەسەر پێدانی دەرماڵی هاون پێ نەخێر بە هیچ جۆرەوتی ئەو لە دەسەڵات و توانای منان نیە بەڵام لە دەسەڵاتی و توانای حیزبەکەیدا هەیە چکە جێگیری ئەو ئیشی لەسەر ئەکا خۆی وتی وەکو ئەو ئیشی لەسەر ئەکەنەکو لانی حکومت بەڵام وەکو توانای خۆی وەکو توانای حیزبەکەی کە بڕۆپارە تەرخام کە بۆ جێبەجێکردنی داواکاری خوێندکاران کەمە خۆشبەختانانی شتێکی زۆر باش پاڤڵ تاڵەبانی سێ لە داواکاریەکانی جێبەجێ کردوون کە داواکاری پێشوو نەبوون لە بۆی خۆپشاندانەکانەوە دروست بوون جێبەجێ بوون چ داواکاریەکی پێشوەختتان هەبوو کە جێبەجێ بکرێت داواکاریەکان لە جێبەجێکردنیانی چەندی جێبەجێ کراوە تەبان سییاندا بینکرا بۆ بەشە ناخۆیەکان کۆمەڵەکەم کوڕی لە ناو بەشە ناخۆیەکانە بوو دەستکراوە بە جێبەجێکردنیان تام دقەیە کۆمەڵە ئێمە لیژنەیەکی دەکەسیمان پێگەنە لەوانەیە کە سەردانی کاک پاڤێڵمان کرد لیژنێکی دەکەسی کە سەرپەرشتی ئەو شتاناکەن کە ئەکرێت بۆیە خۆشبەختانە و خەریکە لیژنەتان پێکێنا بەڵێ دەکەس دەنا ئەو خوێندکارانە بۆی کوور بێتەوە لیژنەکە بچوک بێتەوە کۆنتاکتان لەگەڵ پاڤڵ تاڵەبانیە هەیە بەڵێ گروپێکمان هەیە کۆنتاکتمان هەیە بۆی بە بەرداوامی هەر داواکارێکی تریشمان هەبێ بیگەێنین زۆر باشە جەنابی سەرۆک سپاس و تەمینێکی تریش بین خۆشبەختانە هەرم شتە نێن ناو زانکۆی سلێمانی و کەمپیکۆن و تازە و ناو سلێمانیا بێ ئەم شتە بۆ هەموو زانکۆکانی تر ئەبێ لە دەڤەرەکانی تریش و لە شوێنەکانی تریش بە هەمان شێوەنێنەر بانگ ئەکرێت و داواکاریەکان ئەتوانن بگەن و جێبەجێک زۆر باشە سپاس دەکەم سپاس دەکەم بەڵایزان دیارە بە پێی خوێندنەوەی هەندێک لە قوتابیان ئەمەی کە ئەخیر ئەگەر کە گوێتان لێبوو لەوەی کە باڤڵ تاڵەبانی ئەتوانە بڵێم گروپێکی دروست کردووە یاخود تەنانەت یەکێ لە داواکاریەکانی بۆ قوتابیانەوە بۆ ئێوە توانن وەکو خۆتان ڕێکخراوێک گروپێک دروستکەن لەوەی کە دوور بن لە باگراوەندی سیاسی و حزبی بۆی کە پێکەوە بتوان کار بکەن لە زانکۆ پەیمانگەکاندا بەشێک لە خوێندنەوەی هەندێک لە خوێندکاران وایە لەوەی کە ڕابردوو هاوسەرۆکی بەرامبەری دەستی لە ناو زانکۆکاندا هەبوو توانوێتی هەندێک ڕێکخرا و یا ڕێخستنی هەبێ ئێستا بەدیلی ئەمەیە دێتە پێشەوە کار دەکات بۆی بتوانێت ئەگەر لە ڕابردوودا هاوسەرۆکی دیکەی زانکۆی کۆنتترۆل کردی بێ ئەمجارە خۆی بتوانێت مسەیتر بێ بەسەر زانکۆ پەیمانگەکاندا جێبەجێکردنی هەندێک لە داواکاریەکانیش کە داواکاری لە دوای دروستبوونی خۆپشاندانەکان بوون توانوێتی جێبەجێ بکە بەڵام ئەو داواکاریانی کە پێشتر خۆپشاندەران هەیان بووە تا ئێستا جێبەجێ نەبوون کە گرنگترینان دەرماڵەیەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش هیچ بەڵێن و هیچ قسەیەکی نەخستووەتە ڕوو لەوەی کە ئەم داواکاریان جێبەجێ بکرێت ڕۆژی یەکشەممە دەوامی زانکۆ پەیمانەکان دەست پێ دەکرێتەوە بۆیە چاوەڕێ دەکرێت بەشێک لە جوڵێنەری خۆپشاندانەکان یا دەستپێکردنەوەی ئەوانی کە دەستیان هەبوو لە دەستپێکردنەوەی خۆپشاندانەکان جارێکی دیکە کۆ ببنەوە قسە لەسەرەوە بکەن کە ئایا خۆپشاندان دەست پێ بکەنەوە یا خۆتنا چاوەڕێ دەکەن هەرچەندە لە ماوەی خۆپشاندانەکاندا 300 قوتابی دەستگیر کران 48 قوتابیان لە پارێزگای هەولێر زۆنی زەردی ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان بوون و 152 قوتابیش لە پارێزگای سلێمانی و بەدەستی هێزانیەکانی پارێزگای سلێمانی دەستگیر کران کە دوجار چەندها دوو قوتابی ماونە دوو کەس ماونەتەوە کە چالاکوانن تا ئێستا ئازاد نەکراون بەڵام لە دوای هاتنی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان و بەشێک لە پەرلەمانتارەکان توانرا لە ژێرە فشارانەیە بەشێکی زۆر یا هەموو قوتابیانانی کە قوتابی زانکۆ پەیمانگاکان بوون و لە ژێر لە ناو زیندانەکان بوون ئازاد بکرێن بۆیە چاوەڕێ دەکەین بزانین هەڵوێستی قوتابیان ڕۆژی یەکشەممە چۆن دەبێت ئەمە پرسی یەکەممان بوو کە قسەمان لەسەر کرد کە گرنگترین بابەتی بەدەمەواتنی پاڤڵ تاڵەبانی و ئالۆزیەکان و سەرکوتکردنی پەیوەست بوو بە
قوڵبوونەوەی ململانەکانی نێوان دوو هاوسەرۆکی یەکێتی لە نێوان دەباشان و لالەزاردا. دەچینە سەر بابەتێکی دیکە کە بابەتێکی ڕۆژە، تەنها بابەتی ئەم هەفتەیەش نەبووە، ئەتوانم بڵێم بنزیک بە مانگێکە زۆر بە گەرمی قسە و باسی لەسەر دەکرێت. ئەویش بۆچی بیلاڕووسیا بووەتە شاڕێگەی کۆچبەران. راپۆرتێکمان لەسەر خودی بیلاڕووسیا هەیە لەوەی کە وڵاتێکی چۆنە لە ڕووی سیاسی، جوگرافی، سیستەمی حکومڕانیەکەی و هەروەها یا با بڵێن لە ڕووی ئەوەی کە داهاتی ئەم وڵاتە لە چیەوە سەرچاوە دەکرێت، سەرچاوە داهاتیەکانی هەمووەمانەمان هەیە. با بزانین بینەری ئەم راپۆرتە بین، دواتر دێنە سەر هەندێک لە زانیاری و شیکردنەوەی ئەوەی بۆچی بیلاڕووسیا بۆتە شاڕێگەی کۆچ. دیارە هێشتا راپۆرتەکەم ئامادە نییە بە داوای لێبوردنەوە. کۆمەڵێک داتامان هەیە لەسەر میوانێکی شمەیە کە قسەی لەسەر بکەین. کۆمەڵێک داتامان هەیە لەسەر کۆچ لە ماوەی 2015 تا ئێستا. ئەو خەڵکەی کە لە عێراق و هەرێمی کوردستان لەبەرەوەی کە داتایەکی فەرمینیە لەوەی کە ئێمە بتوانین لە هەرێمی کوردستان داتاکە کۆ بکەینەوە و کاتیشی پێدەچێت کە ڕێکخراوە پەیوەندیدارەکان داتاکە کۆ بکەنەوە. کۆمەڵێک داتا هەن هی پێش ئەم لێشاون بۆتان دەخەمە ڕووکە لە 2015ەوە هەیە. خۆی ئاماری کۆچ بۆ ساڵی 2015 لە عێراق و هەرێمی کوردستان بەگشتی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو زۆرترین کۆچ بووە. کۆی گشتی کۆچبەران لە ساڵی 2015 تا 2021 633,273 پەنابەرمانە بووە، خەڵک کۆچی کردووە. 261 کۆچبەر گیانیان لەدەستداوە لە هەرێمی کوردستان و عێراق کە ڕووە ئەوروپا کۆچیان کردووە. 185 کۆچبەر بەداخەوە تا ئێستا بێسەر و شوێنن. دەچینە ساڵی 2015 کە زۆرترین داتامان یا زۆرترین ئاماری کۆچمان لە 2015ە 186,422 کەس کۆچی کردووە، 25 کۆچبەر گیانیان لەدەستداوە، 7 کۆچبەر بێسەر و شوێنن. دێمەوە سەر ئاماری کۆچەکە، بەڵام دەمەوێت لەگەڵ شارەزایەکی کۆچ قسە و گفتوگۆ بکەم بۆی کە بزانم بۆچی بیلاڕووسیا بووەتە شاڕێگای کۆچکردن. ئەویش بەڕێز سۆران ڕەشید بەرپرسی میدیایی پرۆژەی کۆچبەران لە هەڵەبجەوە لەگەڵمایە. کاک سۆران، ئەم کاتت باش، سپاس بۆ دەرفەتەی کە بەیەمت بەخشیوە. زۆر سپاس بۆ ئێوەش، ئەم کاتێ ئێوە بینەرانیش باش. زۆر سپاس. پرسیارەکەم زۆر سادە بەڵام ڕەنگە وەڵامی زۆر هەڵگرێت. بۆچی بیلاڕووسیا لەم دوو مانگەی کۆتایی بووە شاڕێگەی کۆچ بۆ ئەوروپا؟ بەڵێ، دیارە بەداخەوە ڕێگەی کۆچ هەمیشە هەر هەیەوە تۆڕە قاچاقچەکان بە بەردەوامی هەوڵەدەن ڕێگەی نوێ و تازە تاقی بکەنەوە، چونکە بەڕاستی وەکۆلە کاسپەکان لەوایە هەمیشە لەوەتەی کورد بووە بەداخەوە کە ئەم لە ماوەی 3 قۆناغی ئێمە کۆچمان بینیەوە بە بەردەوامی ڕێگەی جیاواز تاقی کراوەتەوە، دەریاکان، دارستانەکان، بەداخەوە سنوورەکانیش ئەبنە گۆڕستانی کۆچبەران. ئەوەی کە بەم دوایە ڕوویدا لە بیلاڕووسیا دیارە ڕوویەکی سیاسی هەیە و ڕوویەکی مرۆیشی هەیە. بەمانایەک ئەوەی کە ڕوویە مرۆیەکە ئەوەیە کە تۆڕەکانی قاچاقچی بە بەردەوام بە دوای ڕێگاگەڕێن و ڕووە سیاسەکەشی ئەوەیە کە وڵاتی بیلاڕووسیا ئەوێ وەکو وەرەقەیەکی سیاسی بۆ پێیکە بیلاڕووسیا ئێستا لە بلۆکی رووسیا و ئەم وەرەقە سیاسە دژی یەکێتی ئەوروپا بەکاربێنە. دیارە ئەم کێشەیە قوڵترە وەکەوەی کە ساڵی پار بینیمان ئێمە لە هەڵبژاردنەکانی بیلاڕووسیا لۆکاشینکۆ ئەلێکساندەر لۆکاشینکۆ کە بە دوایین دیکتاتۆری یەکێتی ئەوروپا ئەناسرێت کە تاکە وڵات عەفو ببرە ئەوروپا نەکە یەکێتی ئەوروپا ماوەی 20 ساڵە حکومەکات و ئەوەی کە پار ڕوویدا لە هەڵبژاردنەکانە دیارە هەڵبژاردنێکی پاک نەبوو و لۆکاشینکۆ بە زەبری هێستوانی جارێکی تر سەرۆکایەتی ئەو وڵاتە بگرێتە دەست لە دژی بەدڵنیاوە کە ئەو کەسێک کە وەکوەلە ڕکابەری لۆکاشینکۆیە کرد بەرپرسی ینی سەرۆکی ئۆپۆسیۆن بوو کە پرۆ ئەوروپی بوو، واتە وڵاتانی یەکێتی ئەوروپا پشتگیری ئەم سەرۆک ئەم ئۆپۆسیۆنیانە کرد و هەمویان پێکەوە هەوڵیانەدا کە لۆکاشینکۆی ئەو لۆکاشینکۆی کە 20 ساڵە لە وڵاتە حکومەکات بیرروخێنن. بۆیە لە دوای ئەوەی کە نەیانتوانی یەکێتی ئەوروپا سزای خستە سەر ئەم وڵاتە واتە بیلاڕووسیا
بۆیە ئێستا بیلاڕوسیا و لۆکاشینکۆ ئەوێت هەمان سینناروی ساڵی 2015 و 2016 تورکیا بەکاربێنێت کاتێک کە تورکیا کارتی کۆچبەرانی لە دژی یەکێتی ئەوروپا بەکارهێنا و ئەم کارتەش وای کرد یاخود یەکێتی ئەوروپای ناچار کرد کە بچێتە ناو ڕێکەوتنامەی 2016 کە ساڵانە پارەیەکی بێشمار یەکێتی ئەوروپایدا بە تورکیا لە بەرامبەر ڕێگریکردن لە کۆچبەرانە و هەر کاتێکیش ئەم ڕێکەوتنە شلێکی تێبکەوێت ینی تورکیا دیسان دەرگاکە ئەکاتەوەکەوەی کە ساڵی پار بینیمان مانگی سێ جارێکی تر تورکیا دەرگای کردەوە. ئێستاش بیلاڕوسیا ئەوێت هەمان ئەم کارتە بەکاربێنێ لە پێناوچیدا لە پێناوەوەی کە ئەو سزایانەی کە یەکێتی ئەوروپا بەهۆی ئەو هەڵبژاردنانەوە خسوێتە سەر بیلاڕوسیا هەڵی وەشێنێتەوە و جارێکی تر کار بکات لەوەی یەکێتی ئەوروپا بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ تاوەکو وەکو دان بنێنەوە بە حکوومەتەکەیان حکوومەتی لۆکاشینکۆ. چی بوو کە سوتفە لەم دوو مانگەی کۆتاییە ئیدی کورد ئەم ڕێگەی هەڵبژارد؟ پێشتر ویزای بیلاڕوسیا بە ئاسانی دەدرای، اینجا دەمەوێت لەبەرەوەی دەرفەتمان کەمە تەرکیز بخەمە سەرەوێ کۆچبەرێک 34 وەرەقەی دەوێت بۆەوەی کە بتوانێت ویزا وەرگرێ و بە تکتی تیارە بگاتە ئەو وڵاتە. بۆچی زیاتر زوومەکە لەسەر کۆچبەری کووردە؟ ئەم لێشاوە بۆچی لەناو کووردا دەستی پێ کردووە؟ بەڵێ دیارە بابەتەکە یەک شتە. عێراق بەداخەوە کە وڵاتێکی ئەوەندە کۆ لە تۆکمە نییە، بۆیە کۆنسولخانەی بیلاڕوسیا توانی ئەم هەلە بخوازێتەوە وەکو باسمان کرد کۆلە هێنانی لێشاوی کۆچبەران بەرەو بیلاڕوسیا و دواتر نردنیان بۆ یەکێتی ئەوروپا ئەمە سیاسەتێکی ئەو وڵاتەیە. بۆیە ئەم وڵاتەش لە ڕێگەی کۆنسولخانەکانەوە کە ئەم کاری کردووە و کۆنسولخانەکانیش لە عێراق تەمەن بەداخەوە جارێکی تر کە حکوومەتێکی ئەوەنە تۆکمە نییە کە بتوانێت ڕێگر بێ لەم بابەتە، لەوانەیە کۆنسولخانەکان لە وڵاتانی دیکە نەتوانن ئەوەندە کاری نائاسایی بکەن. بەڵام لە عێراقدا بەداخەوە ئەم هەلە قۆزراوەتەوە و کۆنسولخانەکان بە هاوکاری دەستگاکە و خۆم نووسنگەکانی پێدانی ویزا توانیان ویزەیەکی بێشمار بدەن بە هاوڵاتیان و بە نرخێکی زۆر هەرزانتر. دیارە ئەوەی کە ئێستا 34 ئێستا بۆ بە 40 وەرەقە و زیاتریش ئەم ویزەیە ئێستا ئەوەندە گران نەبووە. بەداخەوە سەرەتا زۆر ئاسان دراوە بە بێ هیچ پرسوڕایەک ئەم ویزایانە دراوە بۆ ئەوەی ژمارەیەکی زۆر لە کۆچبەران لەو سنوورانە کۆبکرێتەوە و هەمویان پێکەوە بکرێنە کاتێکی فشار. یەک شتمان بیر نەچێت ئێستا کۆچبەر لە هەر وڵاتێک بێ بەتابەتی لە هەرێمی کوردستان و تۆڕەکانی قاچاقچی بە بەردەوامی بە دوای هەلێک ئاگەڕێن چاجای ئەوەی کە هەلەکە لەلایەن حکوومەتێکەوە کۆلە فەراهەم بکرێ. بۆیە وازح ینی تۆڕەکانی قاچاقچی لە ماوەیەکی زۆر کەمدا توانیان پارەیەکی بێشمار کۆبکەنەوە و خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان و لە عێراقەوە بنێرنەوە سنوورانە. بابەتێک دیکە هەیە کە خودی کردنەوەی ئەم سنوورە یاخود پەیڕەوکردنی سیاسەتی پاڵپیۆنانی کۆچبەران لەلایەن بیلاڕوسیاوە هاوکات بوو لەگەڵ بێئومێدیەکی زۆری خەڵک لە هەرێمی کوردستان. ڕێکەوتنێکی ئەمنی سیاسی هەرێمی کوردستانیش ببێ لەگەڵ بەرپرسانی بیلاڕوسیا. من ئەویان بە دوور ئەزانم چونکە هەرچەندە ینی ئێمە لە هەرێمی کوردستان دیارە دۆخەکە زۆر کۆلە شیاوە بۆ ئەوەی ئەو خەڵکە بەدەر بنێن بەڕاستی، بەڵام من هیچ کاتێ پێم وان نییە کە حکوومەتی هەرێم بۆ خۆی ئاسانکاری نەک ئاسانکاری پاڵی پێوە نابن بۆ کۆچ، چونکە بەڕاستی ئەوان لەگەڵ ئەوانین، بەڵام وازحەکە هەموو هۆکارەکان هەموو پاڵنەرەکانی کۆچ دوجار حکوومەتی هەرێم و ئەم حیزبانە لێ بەرپرسن. بەڵام ئەوەی کە کۆلێ پەیوەندیەکیان بێت یاخۆت ڕێکەوتنێکی من ئەو شتە بە دوورە زانم ڕاستی و هەر دوای ئەوەش ینی دەست بەجێ ئەوە تا حکوومەتی عێراق یەکسەر گەشتەکانی ڕاوەستان بۆ بیلاڕوسیا و دواتر تەماشاکەین دواتر تۆڕەکانی قاچاقچی ڕێگەی تریان دۆزیەوە لەوەی کە بە ترانزیت خەڵکیان نارد ئەچوونە لوبنان سەرەتا ئەوێش داخرا چوونە دووبەی ئەوێش داخرا ئێستا بە تەواوەتی وڵاتانی ناوچەکە بە فشاری یەکێتی ئەوروپا داخراوە. لەبەرەوە من ئەویان بە دوورە زانم کە کۆبوونەوە یا ئەوەی کە سەرۆکی بیلاڕوسیا دێتە بەردەم پەنابەران بە تایبەتی کوردەکان کە دیارن دەبینرێن قسەیان لەگەڵا دەکا. ئەمە بۆچی؟ ینی سەرۆکی بیلاڕوسیا هاتووە بۆیان قسە بکە. ئەمە چه پەیامێکی سیاسی و فشاری سیاسی لە پشتەوەی و بارودۆخی
کۆچبەرە کوردەکان لەسەر سنوورەکانی بیلاڕوسیا بەکوێ دەگا ئێستا ژۆکوی سەرەتا وەزەیان خراپە؟ ئێستا وەکو دۆخەکە دیارە دوای ئەو هەڵا ئیعلامەی کە دروست بوو لەسەر سنوورەکان و دوای فشارێکی زۆری ئەوروپی و دوجار ڕێکخراوە مرۆیەکان ئێستا ئەو دۆخە بەرەبەرە ئۆکۆڵێ بەرەو کاڵتر ئەڕوا بەو پێی کە حکوومەتی عێراق توانێتی تا ئێستا نزیکەی 4000 کۆچبەر لەسەر سنوور بگەڕێنێتەوە هەرچەنە بەداخەوە سەرەتا بۆ شاردنەوەی قورسایی بابەتەکە حکوومەتی هەرم پێوا بوو کە چەند سەد کەسێکی خەڵکی هەرێمی کوردستان لێ بەڵام ئەوە تا بینین بە ژمارە و داتای خۆیان کە نزیکەی 4000 کەس گەڕێنداونەتەوە ئێستا تا ڕاتەیەک دۆخەکە ئاساییە لەبەرەوەی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان گەشتی خۆڕاییان بۆ هەموو کۆچبەران ئامادە کردووە و زۆربەی زۆریان گەڕاونەتەوە هەندێکی کەمیان لە گەڕاونەتەوە بۆ مینسکی پایتەخت بۆ پێیکە دۆخەکە لەسەر سنوور زۆر ناهەموارە من نزیک چوارشەمەی ڕابردوو بوو ببرە سێشەمەی ڕابردوو بکە من قسەم لەگەڵ هەنێک لەوانە کرد کە هێشتا بە خێزانەوە لەوان باسییان لەوە کرد کە ئێستا لە پایتەختن و چاوەڕێی ئەو گەشتانەکەن بۆی بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان چونکە دڵنیا بوونەتەوە چونکە هەندێکیان ئومێدیان هەبوو هێشتا لەوەی کە یەکێتی ئەوروپا بڕیارێک بدات ڕێگەیان پێوە بەڵام ئەمە کۆلە هیچ شێوەیەک چاوەڕوانی ئەوە ناکەین ئێمە وەکو چالاکوانی دۆخەکە وەکەوەی کە ئاگامان لە دۆخەکەی بە هیچ شێوەیەکی ئەوروپا و هەرگیز وها بڕیارێک نادا بۆیە ئێستا ناچار کۆچبەران ئەگەڕێنەوە. زۆر باشە کەواتە زۆر دەوترێت لە ڕۆسیاسیەکەەوە بیلاڕوسیا شەڕی رووسایە لەگەڵ ئەمریکا و ئەوروپایا دەیکات. بەڵە بەدڵنیایە ئەو شەڕی کە ئێستا لە ئۆکرانیا بەردەوامە و لە بیلاڕوسیا بەردەوامە شەڕی سادمان هەیە شەڕی کۆلە گەرمان هەبوو ئێستا ئەمە جۆرەکە لە شەڕی سادی هەردوو بلۆکی ئەوروپی ئەمریکی لەگەڵیەکە و بلۆکی رووسی بەدڵنیایەوە. زۆر باشە کاک سۆران هیچ بەداخەوە ئەوەی کە ئێستا ئەیبینین دوجار فەرموو بەداخەوەی کە ئەیبینین دوجار هەم لەو شەڕی تورکیا لەگەڵ یەکێتی ئەوروپا و هەروە بیلاڕوسیا لەگەڵ یەکێتی ئەوروپا بەداخەوە کە خەڵکی خۆمان دوجار زیانێکی زۆری بەرەکەوێت من لەگەڵ زۆرێک لەو کەسانە قسەم کردووە بەداخەوە ینی کەمترین لەو کەسانە لە دەفتەرێک و 20 وەرەقە 30 وەرەقە 40 وەرەقەیان سەرف کردووە لەو ڕێگەدا بەداخەوە کە ئەو ئامارانەی کە ئەیبینین لە مردن لە ڕەخبوونەوەی من لەگەڵ باوکە قسەم کرد ڕۆژی سێشەمە لەگەڵ باوکی قسەم کرد کە 4 منداڵی لەسەر سنوور بوو بەداخەوە یعنی باسی ئەوە کرد کە 10 ڕۆژی ڕێک لەسەر سنوور بووە بەردەوامی ئەم دەڕۆژنەی توانێت بخەوێت چونکە ئەبوایە ئەوەندە سارد بۆ سنوورەکە ئەبوایە هەموو سەعاتێک مناڵەکانی بەخەبەر پلا چابزان ڕق نەبوونەتەوە بەداخەوە ئەو 10 ڕۆژی ڕێک ئەو 10 ڕۆژێ من بینیمە یعنی ئەوەی کە لە هەموو ئەم یارانەدا وەکو یارە سیاسیەکان وەکو یارە جەنگیەکان وەکو هەموو ئەو یارە ئابوووریەکان بەداخەوە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان جارێکی تر ئەبن بە سوتەمەنی ئەو یاریان. زۆر سپاس بۆ بەڕێز سۆران ڕەشید بەرپرسی پرۆژەی میدیایی بۆ کۆچبەران سپاس دەکەین لەوەی کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بووی هەرچەندە ئازان راپۆرتێکمان هەیە و هەندێک ئامار ماوە بەڵام دەرفەت نییە لەوەی کە بچمە سەرەوانە بەڵام دوو بابەتی دیکەمان هەیە کە ئامادەیە لەوەی کە باسوخواسی لەسەر بکەین یەکێکیان وەک ئاماژەم پێکرد لە دوای هاتنی حکمی بزوتنەوەی تالیبان بۆ ئەفغانستان کە ئێستا ئەفغانستانی گرتووەتە دەست قسە و قسەڵۆکی زۆر دەوترا لە سەریان لەوەی کە دەبێ حکومیان چۆن بێ کێ بتوانە لەژێر سایە و سێبەری ئەمانەیە بژیت. لەم هەفتەیەدا بوو لە سەرەتای ئەم هەفتەیەدا بوو لەوەی کە لە یەکێک لە زانکۆکان زانکۆی میروەیس نیگا لە قەندەهار 200 قوتابی لە کۆلێژە جیاوازەکان مەراسیمی دەرچوونیان ئەنجامدا ئاهەنگی دەرچوونی زانکۆ بوو لە ژێر حکمی بزوتنەوەی تالیبان کە ئەمە فۆتۆکانی تێگەر ببینی هەم کوڕان هەم کچان جا پاش دوای بینینی فۆتۆکان کۆمنتێکمان کە هەیە لە سەریانەویش ئەوەیە ئەمانی کە دەبینن هەندێک چەلەبەی ئافرەت بوون لەوەی کە بە نیقابۆ بەشداریان کردو بە پەچەوە ئەمەش بەرپرسانی دیارە باڵای حکوومەتەکەی بزوتنەوەی تالیبانە لەوەی کە بەشداریان کردووە لە ناویانان و جلوبەرگێکی مرەتەب تایبەت بە زانکۆی خۆیان کە دانراوە
لەبەریان کردووە. خۆی یەکێک لەو قسانی کە زۆر دەوترێت لە ڕووی ئەلتیزاماتی حیجابەوە بووە لەو وڵاتەیە، لەوەی کە ڕەنگە سەرەتا باسییان لەوە دەکرد ڕەنگە ئەسڵەن زانکۆ پەیمانەکان دابخەن یا خوێندن دابخەن، بەڵام بینیمان وانە بوو. بەڵام حیجاب لەو وڵاتە واجبە، دەبێت حتمما بە حیجابەوە ئافرەتەکان بە تایبەتی ناودام و دەستگا حکومیەکان و قوتابخانەکاندا بڕۆن. یەکێک لەوانی کە ئێستا بپرسن بۆچی هەمویان پەرچەیە ئەوەیە کە بەشێکی ئەمە جیاواز لە پاڵنەرە دینیەکە کە هەرچەندە پەرچە بەپێی زۆرینەی ئەتوانم لەم ڕای زانایان واجب نییە، بەڵام وەکو عادات و تەقالیدێکی و دابوونەریتێکی تایبەتی ئەفغانیەکان زیاتر ئەمان ئەلتیزامن بەم جۆرە جلو بەرگەوە، هەرچەندە پاڵنەرە دینیەکان هەن. کامە یەکێک بوو لەو بابەتانەی کە لە بەشێک لە میدیا جیهانیەکاندا لە سەرەتای ئەم هەفتەیەدا دەنگیدایە. و بابەتێکی دیکە کە بۆمان مادەکردوون زۆر بە خێرایی بەسەریا دەڕۆن، ئەویش وتەی یاریزانێکە محەممەد ئەبوتریکە کە لە کەناڵی بین سپۆرت ئێستا جاران یاریزان بوو، ئێستا شیکەرەوەی وەرزشیە، کاتێکە دژایەتی هاوڕەگەزخوازی کرد. کە دژایەتی هاوڕەگەزخوازی کرد زۆرێک لە میدیا جیهانیەکان دژی وەستانەوە. دژی وەستانەوە لەوەی کە دەیانوت دەبێ محەممەد ئەبوتریکە بایکۆتی ناو میدیا جیهانیەکان بکرێت. ئەمە محەممەدە ئەگەر بیبینن یاریزانێکی میسریە، ئێستا بووەتە یەکێک لە شیکەرەوە ناوبانگدارەکانی جیهان، بەڵام ئێستا ئەتوانم بڵێم ئەوانەی کە بوونەتە دژی محەممەد ئەبوتریکە و لەوەی کە ئەم دژایەتی هاوڕەگەزخوازەکانی کردووە چۆن بوو. عادەتەن لە ناو وەرزش ڕەنگە بپرسنەمانە بۆچی تێکەڵی کای وەرزشی بوون. لە ناو وەرزشە ئەگەر ئەوانەی دووسێ یاریش دانیشت بن بە دیار تەلەڤیزیۆن و سێری وەرزشیان کردبێ، هەندێک مۆدل هەم لە ناو جمهورەوە بەرچاو دەکەوێت و هەم لە ناو یاریزانەکانەوە. لە ناو جمهورەوە جاران ئەگەر زوومی کامێرەکە بکەوتایەتە سەر هەندێک خەڵک یەکسەر دەست بەجێ ئەو کەسە تابلۆیەکی ئامادە دەکرد، یاخود زۆر جار ئەگەر دەستگیرانی لەگەڵا بۆ ئەماچی دەکرد یا ئیشارەیەکی دەکرد. ئەمە وای لێ هات بەرەبەرە ئەو کاتێ زوومی کامێراکەوێتە سەر هەر کەسێک پەیامێک بگەیەنێت. لە ناو یاریزانەکانی شاوی کە گۆڵی دەکرد هەڵی دەدا لە ڕێگەی تیشێرتەکەیەوە پەیامێکی نووسین بە هەر جۆرەکە ببیگەن. ئەمە کار گەشت بوو ئەوەی کە لە بۆ نمونە لە ناو جمهورە لە ماچکردن و لە نووسین گەشت بوو ئەوەی کە مەشروب خواردنەوە ئەمانە لەو لەحزەیە وەکو ڕیکلامێک بۆ ئەو کۆمپانیایانە بە تایبەتی. لە ناو یاریزانەکانیشا بابەتی هاوڕەگەزبازی لەسەر تیشێرتەکانیان بوو بۆ بابەتێکی بەرەبەرە مۆدل. بۆیە محەممەد ئەبوتریکە دژی ئەم بابەتی هاوڕەگەزخوازیە بوو. ئەمە ژوای کرد خەڵکێک دژی بوەستنەوە، بەڵام خۆشبەختانە پشتیوانیەکان بۆ محەممەد ئەبوتریکە لە ماوەی ئەم هەفتەیەدا زۆرترینی تۆڕە کۆمەڵایەتێکی جیهانیەکانی داگیر کردی بوو، هەرچەندە هەندێک میدیای فەرمی وڵات دژیان دەوەستانەوە، بەڵام خۆشبەختانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لایەنداریەتێکی زۆری بۆ پیا بوو. تەنانەت ڕۆژی ڕابردوو یاریزانانی میسر لە دروشمەکانیان لەسەر جلوبەرگەکانیان هەمووی پشتیوانی خۆیان لە ناو یاریگاکان لە کاتی یاریەکەدا بۆ محەممەد ئەبوتریکە دووپات کردەوە. بەڵازیزان ئەمەی کە ئەم شەو لەگەڵتان بووین لە بەرنامەی لە پشتی ڕووداوەکان، یەکەم بەرنامە مامون لە وەرزی نوێی کەناڵی ئاسمانی پەیامدا ڕۆژانی پێنجشەمە لەگەڵتانە دەبین، بۆیە لەگەڵمان بنەوە بۆی شیکاری و زانیاری زیاتر باس لە پشتی ڕووداوەکان دەکەین. تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین، ماڵتانەوە.